5 ساڵ بەسەر سەپاندنی سیستەمی بەناو پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم تێپەڕ دەبێت و سەر ڕایبەڵێنەکانی دەسەڵاتداران لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ گەڕانەوەی. تا ئێستا دیار نییە حکومەت ئەو پارەیە بە موچەخۆران دەداتەوە یاخود نا. موچەخۆران سەبارەت بەو کارە نایەسایی حکومەت دەڵێن ئاسەواری ئەو زوڵمە پەڵەیەکی ڕەشە بە نێوچەوانی دەسەڵاتدارانەوە. سەدام چی کرد، چەنێ توانە و دەسەڵات و قووەت و هێزی هەبوو بۆ کوێی برد، قەزافی بۆ کوێی برد، هەموو سەرۆکەکانی وڵاتانی ترکە لە دەوروبەرمانە بینی ومانن و فیرعونیش کە لە قورئانە خوای گەورە باسی کردووە هەمومان باسەکانیمان بیستووە. ئەمان بوون بە فیرعونێکی زەمانە لەسەر میلەتەکانی خۆیان پیانەڵێن ئەگەر ڕەحم بە خۆتان و بە مێژوی خۆتانەکەن، مێژوکی جوان تۆمارکەن، واز لەم بڕین و دزینە بێنن کە بەسەر هاوڵاتانی خۆتانە ژیانتان لێتاڵ کردوون، خودتان لێتاڵ کردوونە، وازیان لێ بێنن بژین. لە خۆپشاندان لە بایکۆت لە سەردانی حزبی حکومی قونسوڵخانەکان ینی پەنامان بۆ هەرچی کاری مەدەنی هەیە برتووە، بەڵام بەداخەوە حکوومەت بەدەنگ داواکاریەکانی ئێمە و نایە. ینی بەم بەدەنگ نەهاتنەوەش من لەوەدا ئەیبینم کە ئەم حکوومەتەی ئێمە زۆر نابەرپرسیارە. ئەو کاتەی حکومەت بە پاساوی قەیرانی دارایی موچەی موچەخۆرانی پاشەکەوت کرد، هێندەی دیکە دۆخی ژیانی چەقبەستوو کرد و ناڕەزایەتیەکانی فراوانتر کرد. بەڕێوەچوونی دەیان خۆپشاندان و گرتبوونەوەی ناڕەزایی نەبووە هۆی بە ئاگاهاتنەوەی حکومەت و جێبەجێکردنی داواکاری موچەخۆران. یەکێتی مامۆستایان و ئەندامانی گروپی دەنگە ناڕازیەکان دەڵێن وەکو چۆن حکومەت بە خەمساری و بێباکیەوە لە دۆخی ژیانیان دەڕوانێت، ئەوانیش بایکۆتی ئەو ناوەندانە دەکەن کە دەوامی تێدا دەکەن. بەداخەوە ینی ئەوە شتێک بوو کە بە هیچ شێوەیەک ناچۆ قەناعەتی هیچ کەسێکە و دەسەڵاتێکی کوردی دەست بخاتە بینە قاقای موچەخۆران و مافورانی خۆیەوە لە پێناو بەخێوکردنی کۆمەڵێک خەڵکی بندیوار و خەڵکی حیزبی کە تا ئێستا سوودێکیان بۆم کۆمەڵە نەبووە بەداخەوە لە پێناو تێرکردنی ئەمانە دەستیان بردەوە بۆ بینە قاقای یا قەرارێکی زۆر نامەعقول و زۆر ناڕەوا بوو. بۆ ئێمە لە جارێکە ڕەتیەکەینەوە پێداگریەکەین لە داهاتوودا پێداگری لەسەر گێڕانەوەی هەموو ئەو پارە پاشەکەوت کراوانەکەین. ئێمە بە هەموو شێوەیەک لەم ساڵیادی لێبڕینی موچەیە داوا لە حکومەت هێرێمی کوردستانەکەین کە چیدی بیر لەوە بکاتەوە کە ئەو پاشەکەوتەی کە بە زۆرم لێبوو بیجێڕێتەوە بۆ خەڵک و دۆخی گوزەرانی خەڵک باش بک بە تایبەتی موچەخۆران بۆی کەدام و دەستگاکان و بە تایبەتی خوێندنگە و قوتابخانەکانیش بکەوێتەوە سەر پێی خۆی. سیستەمی بەناو پاشەکەوتی موچە لە سەردەمی کابینەی هەشتەمی حکومەتی هەرێمدا سەپێنرا و لە کۆتایی کابینەکەدا لابرا، بەڵام حکومەت نەوەک هیچ میکانیزمێک بۆ دانەوەی ئەو پاشەکەوتە دیاری ناکات، بەڵکو ئەو کابینێش بەردەوامە لە نەدانی موچە و لێبڕینی بە ناوی جیاوازەوە و تەنانەت ئامادە نییە ناوی پاشەکەوتیشی لێ بنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.